سەنگنی هەرە سەرەکی ئەم سەردانەی وەزیری بەرگری ئەمریکا بۆ عێراق پرۆسەی ئازادکردنی شاری مووسڵە لە تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. گەورە کاربەدەستی پەنتاگۆن هاوکاتی گەیشتنی بۆ عێراق ئاماژەی بە استراتیژێتی ئازادکردنی مووسڵ کرد. گەمارۆدانی شاری مووسڵ لە ڕێی جوڵاندنی هێزە ئاسایشە عێراقیەکانەوە دەبێت لە باشوور و هەروەهاش جوڵاندنی هێزی پێشمەرگەش لە باکوور و هەردوو هێزەکەش لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە پشتیوانی دەکرێن. هێزی پێشمەرگەی کوردستان جەخت دەکاتەوە لەوەی توانایی دەوڵەتی ئیسلامی بەرەوکزی ڕۆیشتووە لە پاش ئەو شکستانەی بەسەری داهاتووە. لەو مانگە ڕابردوو ئەو پەڕی ئەوەی حرەکەیان مابی سیارەی خۆکوژی بووە ئەویش بە پاڵپشتیە پێشمەرگە قارەمانانەی کە لەم میحوەرەیە تێک شکایە و هیچ شتەشان پێ لەگەڵ نەکرایە. هاوانیش دەهاوێن ناو هاوین دەهاوێن هەر ئەوەندەی ئێستا. وهاش چاوەڕوان دەکرێت هێزی پێشمەرگەی کوردستان بەشداریەکی بەرچاوی هەبێ لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵدا. ئێستا گەیارە مەتاری گەیارەی جیرارە دەست دەشێراق بە کاملی مەفرەقی حەویزەی جیرارە لە دەست دەشێراقە بە کاملی. نمشینە ڕێڕێسەکانیان نمایە دانەوێت جارێ خۆلێ نەدەن ئەوها هیمدادەتی لونەسی مشەوەش بی بەلاشدا بڕوا بشێ. ئەم بەرەو پێشچوونانەی لەشکری عێراق جێی سەرنج بوون بۆ وەزیری بەرگری ئەمریکا. ئاشتن کارتەر باسیشی لە ڕوانینی ئەمریکا کرد بۆ سەرکەوتنی عێراقیەکان لە کۆنتڕۆڵکردنەوەی بنکە ئاسمانیەکەی گەیارە و بە هەنگاوێکی استراتیژی سەرەکی سەرکەوتن ناودێری کرد و جەختی لە پشتیوانی ئەمریکا کردەوە بۆ هەوڵەکانی لە ناوبردنی دەوڵەتی ئیسلامی. دەمەوێت پیرۆزبایی لە هەمووتان بکەم بۆ سەرکەوتنتان لە ڕوومادی و هیت و ڕوتبە و فەلوجە و مەخمور و ئێستاش گەیارە. ئەمانە سەرکەوتنی گەورەن و ئێمەش بەردەوام دەبین لە پشتیوانیتان و چاوم لە ڕێ لە واشنگتۆن پێشوازیتان لێ بکەم لە کاتێکدا وەزیرانی بەرگری وڵاتانی هاوپەیمانەتی دژی داعش کۆ دەبنەوە تا بزان چۆن پرۆسەی لە ناوبردنی داعش خراتر بکەین. وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەیە بۆ نردنی سەربازی زیاتری ئەمریکایی وەک ڕاوێژکار تا لە پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵدا لەگەڵ هێزە ئاسایشی عێراقیەکاندا بن. خۆشحاڵم بەوەی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوڕاین بۆ بەهێزکردنی هەوڵەکانی عێراق و تۆکمەکردنی پرۆسەی ئازادکردنی مووسڵ بە ناردنی 506 سەربازی زیاتر تا لەگەڵ هێزە ئاسایشی عێراقیەکاندا بن و بە تایبەتیش لە بنکە ئاسمانیەکەی گەیارە و ئەمەش یارمەتیدەر دەبێت بۆ هێرشی مووسڵ کە عەبادی سەرۆکوەزیر بۆی پشتڕاست کردومەتەوە کە دەخوازێت لەم ساڵدا مووسڵ ڕزگار بکرێت. سەردانەکەی وەزیری بەرگری ئەمریکا بۆ عێراق دوا بەدوای ئەو مەڕاستیمە سیمبۆلیە بوو بۆ قوربانیانی هێرشە خۆکوژیەکەی هەفتەی ڕابردووی کە ڕادەداخل لە بەغدا کە هێشتا تەرمی 177 کەس لە کوژراوەکانی ئەو هێرشە نەزانراوە کێن و تەرمی 115 کوژراوەکەی تریش لە ڕێی پشکنینی دیێنەیەوە ناسراونەتەوە. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشە ڕاگەیاند.